خۆشەویستان، دەیڤید هاروی نووسەر و لێکۆڵێنەری بەناوبانگی ئینگلیز لە کتێبەکەی پەیکەر و داستان دەڵێ ئەگەر بمانەوە نهێنی بینەسازیە کۆنەکان بزانین دەبێت لەو بیر و بۆچوونانە تێبگەین کە کەسانی ئەو سەردەمانە باوەڕیان پێدەکرد و لەسەریان بینەسازیان دروست دەکرد. ئەمڕۆکە کێشەی دروستبوونی شارە گەورەکان بەگشتی گونجاندنی ژیانی مرۆڤش لەناو ئەم شارانەدا لە ڕووی سایکۆلۆجی و بارودۆخی تەندروستیەوە بۆتە یەکێک لە هەرە کێشە گەورەکانی سەردەم و ڕوبەڕوو کاربەدەستانی وڵاتان بووەتەوە. چونکە مرۆڤ ڕۆژ بەڕۆژ لە زیادبووندایە، شارش لە گەورەبووندایە، پێشکەوتنی تەکنەلۆژیە و ژیانی مرۆڤش لە گۆڕانکاریەکی بەردەوام و خێرادایە. جا با بزانی شار چییە و مێژووی دروستبوونی چۆن بووە. چەند هەزار ساڵێک لەمەوبەر و لە سەردەمێکدا کە سیمای ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بریتی بوو لە پەیوەندی نێوان چینی سەردەست و چینی ژێردەست، پەیوەندی نێوان دەسەڵاتدار و کۆیلە، پرۆسەی دروستکردنی شاردەستی پێکرد بۆ مەبەستی پاراستن و ژیانی چینی سەردەست یاخۆت دەسەڵاتدار. بۆیە شێوازی دروستکردنی شارەکان پابەند بوو بە بڕیاری دەسەڵاتدارانی ئەو سەردەمە. شێوازی دروستبوونی شار لە سەرەتادا لەسەر بنچینەی بەرگری و لەشکری دروستکردنی شورای بەهێز و بەرز دەستی پێکرد تا دوژمنان نەتوانن شارەکانیان داگیر بکەن، یان لەسەر بنچینەی ئاینی دروستکرا و پێی دەگوترا پەرزگا و قەشەکان حکومڕانیان دەکرد. نمونەی کۆنترین نەخشەی شاریش هەتا ئێستاکە لە جیهاندا دۆزراوەتەوە نەخشەی شاری چیلۆیە لە ناوچەی میزۆپۆتامیا لە سەردەمی سۆمەریەکاندا و دەگەڕێتەوە بۆ ساڵی 2700 پێشزاین. پاش ئەوەی کە ژیانی هاوڵاتیان لە ناو شاردا گەشەی کرد و پێداویستیەکانیش زۆر بوون و بۆ ئەوەی دڵسۆزی هاوڵاتیانیش بەرامبەر دەسەڵاتداران بەردەوام بێت، هەستان بە پەرەپێدان و ڕێکخستنی ناوەی شارەکان و دەستەبەرکردنی خزمەتگوزاریەکان لە خوێندنگا و نەخۆشخانە و بنکە گرنگەکانی تر. بە گەشەکردنی ئاستی بەرهەمهێنان لە جیهاندا و زیادبوونی قەواری دانیشتوان و بەرەو پێشچوونی شارستانیەت لە چەند ناوچەیەک لە ئەوروپادا نیوچە وڵات دەستی پێکرد و یەکەم نیوچە وڵات بەدەستی گریکەکان بە ناوی پۆلیس لە 800 پێش زایندا لە ناوچەی ئاسیای بچووک دروستکرا. لە پاش وڵاتی پۆلیس چەند وڵاتێک لە ناوچە جیاجەکانی جیهاندا بە هەمان شێواز و پێک هاتەوە دروست بوون و ئامڕازی باشتر و ئەندازیاری پێشکەوتوتر بەکارهات، وەک شاری ئاستا کە شارێکی بەرگریە و لەسەر سیستەمی چوارگۆشەیی ئەندازیاری لەسەر دەستی ڕۆمەکاندا دروستکرا و بۆ یەکەم جار ئامێری گرۆمە بۆ دیاریکردنی گۆشەکان لەسەر زەمین بەکارهات. ئەمە نمونەی شارێکی لەشکریە یاخود قەڵای لەشکریە و بە ناوی کاستێلی فریدریک هاڤن و کە ئەمڕۆ ناسراوە بە کاستێلێت و لە سەردەمی شای کریستیانی چوارهەمی دانیمارک لە ساڵی 1828 زاینی دروستکرا و بە مەبەستی پاراستنی شاری کۆپنهاگن لە هێرش و پەلاماری سویدەکان. کاتێک کە قۆناغەکانی گۆڕانکاری دەستی پێکرد لە ئەوروپادا، قۆناغی دەرەبەگایەتی بۆ سەرمایەداری و جیاکردنەوەی ناوچە کشتتوکاڵەکان لە ناوەندی شارەکان بووە هۆی گەشەکردنی ئابووری شارەکان و پەیدابوونی سەرمایە و فراوانبوونی بازرگانی و پیشەسازی و دۆزینەوەی بواری کارکردن. بۆیە ئەم گۆڕانکاریانە بووە هۆی کۆچکردنی خەڵکێکی زۆری گوند و شارۆچکەکان بۆ ناو شارە گەورەکان بە مەبەستی زامنکردنی ژیانێکی باش و خۆشتر. چونکە بوونی کار، جۆراوجۆری پلەکانی خوێندن، بنکە تەندروستیەکان، بازاری شتومەککڕین، یانە و بنکەی خۆشی و حەوانەوە و زۆر شتی تر هەندێکی بەهێز بوون بۆم کۆچکردنە خێرایە.
دەرئەنجام ئەم دیاردەیە بووە هۆی پەیدابوونی زۆر کێشە و دروستبوونی تەنگوچەڵەمە بۆ کاربەدەستان و بەڕێوەبەرانی شار. قەڵەباڵغی، پیسبوونی ژینگە، بڵاوبوونەوەی نەخۆشی و زەحمەتی نیشتەجێبوون. چونکە پلاندانەرانی شار بابەتی تەندروستی و ژینگەی شارەکانیان لە کاتی دروستبووندا ڕەچاو نەگرتبوو. لەلایەکی تریشەوە نزمبوونەوەی بەرهەمە کشتتوکاڵەکان و وێرانبوونی بەشێکی زۆر. ئەم دیاردەیەش ئەگەرچی ساڵانێکی زۆر بەردەوام بوو، بەڵام بە زۆری لە پاش جەنگی جیهانی دووهەم سەری هەڵدا. بە بەرزبوونی ئاستی بەرهەمهێنان و پێشکەوتنی پیشەسازی لە ئەوروپادا ومبەستی چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوروپیەکان کەوتنە دۆزینەوەی ڕێگای گونجاو بۆ خۆشکردنی ژانی هاوڵاتیان لە ناو شارەکاندا. جابا بزانین ئەو ڕێگایانە چین و ئایا ئێمەی کوردش دەتوانین سوودیان لێوەرگرین بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و خۆشکردنی ژانی هاوڵاتیانمان لە ناو شارەکانماندا؟ لە کۆتایی سەدەی هەژدەهەمدا و بە مەبەستی ڕێگەگرتن لە قەڵەباڵغی ناو شارەکان بۆ چوونی دروستکردنی چەند شارۆچکەیەک لە دەوروبەری شارە گەورەکان لە ئەوروپا پەیدا بوو بە ناوی جوڵانەوەی شاری چیمەن لەسەر پرینسیپی ئەرکی. پێشنیاری ئەوە کرا کە جوڵانەوە و گەشەکردنی شارە گەورەکان ڕابگیرێت و لە جیاتی ئەوە چەند شارۆچکەیەک دروست بکرێت، واتە دروستکردنی خانۆکان لە ناو ڕووبەرێکی چیمەنی و دارستانیدا. بەپێی ئەم پرینسیپە شێوەی گەشەکردنی قەواری شارەکان و شێوەی پێشکەوتنی هاوڵاتیان بە فاکتۆرێکی بناغەیی دانران. لە ساڵی 1930دا و لەسەر پرینسیپی ئەرکی زانای فەڕەنسایی تۆنی گارێنەرس نەخشەیەکی نمونەیی بۆ دروستکردنی شارێکی پیشەسازی دانا بە گوێرەی کاری بنکەکان و شێوەی پەیوەندەکان لە ناو ئەو بنکانەدا. ئەگەرچی لەم نەخشەیەدا زۆربەی پێداویستەکانی شاری ڕەچاو کرد، بەڵام هێشتا ڕەچاوی زۆر فاکتۆری سایکۆلۆژی نەکردبوو لەسەر مرۆڤ، وەک جوانی تەلارەکان و بەتاڵی و کراوەیی نێوان شەقامەکان و ڕێژەی ڕووبەری سەوزی. لە پاش ئەمە و لێکۆڵینەوەیەکی توند و تەسەر لە ئەوروپادا بیرروبۆچوونێکی نوێ بە ناوی جوڵانەوەی شاری نوێ پەیدا بوو بە مەبەستی چارەسەرکردنی قەڵەباڵغی شارەکان. جیاوازی ئەم بۆچوونە لەگەڵ بۆچوونی شاری چیمەندا ئەوە بوو کە شارۆچکەکان پێکهاتەیەکی سربەخۆ بن و پابەند نەبن بە شارە گەورەکان، واتە هەرچی پێداویستێک گرنگەکانە لە ناو ئەم شارۆچکانەدا هەبێت و دروست بکرێت. ئەمەش نمونەی شارۆچکەیەکە لە ناو ڕووبەرێکی دارستانیدا و لە نزیک شاری کۆپنهاگن. جگە لە بوونی کارگە و بنکەی تەندروستی و خوێندنگا، بەستنەوەی بهێڵێکی ئاسنین و ڕێگاوبانێکی برفراوان بە شار و شارۆچکەکانی ترەوە. لەگەڵ بوونی سەنتەرێکی گەورەی شتومەکڕین بە هەموو پێداویستەکانەوە، ئەمە و دوورکەوتنەوەی دانیشتوانی ئەم جۆرە شارۆچکانە لە قەڵەباڵغی و تەنگوچەڵەمە و ژینگەی پیسی ناو شارە گەورەکان و بواری تەندروستی و زۆری نەخۆشیە دەرونیەکان. لە شار بیئەکە ئەم بیئەی ئیجتیماعیە زۆر گەورایە، متەطەلەباتی ئەم بیئە زۆرە. ئەو بەشەرە ئەمکانیەتی نییە گشت ئەو متەطەلەباتە تربیەت بکە. بۆچی؟ لە شاران احتیاجەتی مەدەنیەتی زۆرە، احتیاجەتی مەعیشەت گەرانترە. بێجگە ئەوە مردمەکە مختلفە، زۆر طبقاتی ئیجتیماعی هەیە، زۆر فئاتی ئیجتیماعی هەیە. ئەمە گشتی گەرەکیە طریقەیەک معەن، طریقەیەکی خاص چۆن تەعامل وەگەڵ ئەم مردمە بکاتن لە طبقاتی مختلف. لە جانبێکترە
physical environment ئەڵێن پێی البيئة الطبيعي بيئة طبيعة الشار مختلفة لبيئة طبيعة گوندە و خارجی شاران بۆچی چونکە دائما لە بنایات و ئەرخیتەکتور و دەربوونە و تاریکی و ماڵەکان ڕۆشنایی کەمە ئەمە نایدوێنی لە ئاوایی لە گوندەکان نایدوێنی چونکە مەساحاتی زۆر واسع هەیە ڕۆشنایی زۆرە بیئەی ئیجتیماعی مەجموعەتێک لە ناس کەمترن ئەتوانێت تەواصل وەگەڵیان و تەفاعل وەلیان زۆرتر بکاتن ئەمە گشتی تەئسیری هەیە وەبان عاملێکە ئەڵێن پێی ئسترێس معناتی زەختی نەفسیە فزەختی نەفسی لە شاران زۆرترە لە گوندەکان بۆچی چونکە ئەو بیئەی ئیجتیماعیە ئەو بیئەی طبیعیە تەئسیری هەیە بشکلی مختلف لەم دۆ جێگانە لە شاران ئەو زەختی نەفسیە قووەتدارترە و نەتیجەی ئەم زەختی نەفسیە ئەتوانین بینێمە چوار بەشی ئەوەڵین تەئسیراتی وەبانی عەواتف هەیە عەواتف چییە؟ معنای ئەوەیە ئینسان عەسەبی زۆرە ئینسان قەلەقە ئەرتیباکە ئەی هەیەتی کە ئابەی هەیەتی ئەوە گشتی ئەیباتن بۆ ئەمڕازی بەدەنی و بۆ ئەمڕازی عەقڵی بۆ ئەمڕازی بەدەنی ئەمڕازی دڵ زۆر ئەبێت ئەمڕازی دەماغ زۆر ئەبێ ئەمڕازی مەعیدە زۆر ئەبێ گشت ئەمڕازی فسیۆلۆجی ئیلا علاقەتێکی هەیە وەگەلی جانبی نەفسی لی ئەساسی ئسترێسە هەنس نیلسن کە ئەندازیارێکە و لەگەڵ خێزانەکەیدا لەم گوندەدا دەژی بەلایەوە گرنگ نییە کە ڕۆژانە زیاتر لە 120 کیلۆمەتر ڕێگا ببڕێت بۆ شوێنی کارەکەی لە کۆپنهاگن وەک خۆی دەڵێ گرنگ ئەوەیە دوورم لە قەڵەباڵغی و تەم و غوباری ناو شارەکان من زۆر دڵخۆشم کە گۆڕانکاری ڕوئەدەن لە ژیانی ڕۆژانەمدا لەم گوندەدا هەڵی زۆر هەیە کە بیکەین وەک چاندنی دەغڵودان ژووری شوشەیی و کاری جیازیەتری بازرگانی کە سووددارن بۆ سامانی نیشتیمان جگە لە بەکارهێنانی پارچە زەوی تر لە بواری خۆشگوزەرانیدا Come here. بیرۆکەی شاری نوێ بۆ یەکەم جار بەکارهێنرا لە ساڵی 1947 لەلایەن ئەندازیار ستین ئیلە غاسموسن لە دانیمارک بۆ چارەسەرکردنی کێشەی قەڵەباڵغی شاری کۆپنهاگن و پێی وترا پلانی پەنجە بەپێی ئەم پلانە شێوازی لە پیدەستی مرۆڤ کرا بە سەنتەری شار و بە درێژایی پەنجەکانیش دەستکرا بە دروستکردنی شارۆچکە و نێوان پەنجەکانیش بۆ دروستکردنی ڕێگاوبان و ڕووبەری سەوزی و دارستانی گەورە لێرەدا بۆمان دەردەکەوێت جگە لە چارەسەرکردنی قەڵەباڵغی ناو شارەکان گرنگیەکی تەواو درا بە پاراستن و ئاوەدانکردنەوەی ڕووبەرە سەوزی و دارستانیەکان و دانانی یاسای توند و تیژ بۆ ئەمن و بەستە For 200 år siden havde vi her i Danmark kun 2% skov, og i dag er vi kommet op på en 14-15% skov i landet. Og det skyldes, at 200 ساڵ لەمەوبەر ڕێژەی ڕووبەری دارستانی 102 بوو بەڵام ئەمڕۆ دەنیمارک توانی ئەم ڕێژەیە بگەێنێتە 14 تا 115 هۆکارەکەشی ئەوە بوو کە پێش 200 ساڵ لەمەوبەر دەستمان کرد بە داڕشتنی یاسای پاراستنی سروشت